بینەرانی بەڕێز و خۆشەویستم سڵاو گۆرانی لە کۆڕی ماڵاندا ئێمە کردمانە چەند بەرنامەیەکی تایبەت و ئەوە بوو جاری پێشوو لە دوو بەرنامەی تایبەتدا یا لە دوو زنجیرە بەرنامەی تایبەتدا لە نێو شاری سلێمانی بەڵێنی ئەوماندا کە ئێمە بتوانین درێژە بەم بەرنامانە بدەین و لە شار و شارۆچکەکانی تری کوردستاندا بە دوای ئەو پاشماوە کەلتوری هونەریەدا بگەڕین کە گۆرانی بێژەکان لە کۆڕی ماڵاندا جێیان هێشتووە. ئەمڕۆ ئێمە لە نێو شارێکی تری کوردستانداین لە کەرکووکین. کەرکووک ئەو شارەی شوێنی مەقامەکانی عەلیمەردان و شوێنیندەیان ئاوازی هونەرمەندانی تری کورد کە ئەوان لەم شارەدا ویستیان لاپەڕەیەکی تر لە لاپەڕە دەوڵەمەندەکانی کورد بنووسنەوە بۆ هونەر. هەروەکو هونەرمەندانی ئەم شارە ئاماژەی پێدەکەن ئێرە پڕ بۆ لە ئاوازی ڕەسەن تەنها بە ئاوازی کوردیەوە نەوەستاوە. لێرە کورد و تورکمان ئاوێتەی خۆشەویستی یەکتری بوون. لێرە پلانی ئاهەنگی شەوانە بەردەوام لە نێو هونەرمەندانی کورد و تورکماندا بوونی هەبووە. لە کەرکووکین و چیرۆکەکان زیاتر دەخینە بەرباس لەگەڵمان. ئێمە گەرباسی دانیشتن بکەین ئەتوانین بیکەین بە دوو بەشەوە تا ڕادەیەک. بەشی یەکەم کاتی خۆی کەوا زیاتر لە تەکیە و دیوەخانەکان کراوە لە لادیەکانە، ئەویش لەبەر ئەوەی کە زیاتر ئەو کاتە با بڵین بابەتی دینیەکان خەڵک گرنگی پێدا وەکو گۆرانی و شتی تر لە ناو کوردەواری یا لە ناو خەڵکی با بڵێن عەشایر و یان لە ناو کۆمەڵایەتی خۆمانە زۆر باو نەبوو. لەبەرەوە زیاتر بابەتی دینیەکان لە دیوەخانەکان و تەکیەکانە دەوترایەوە. ئەمانە هەروە بەردەوام بوون تا تقریبا نزیکی با بڵین ماوەیەک. دوایەوە اینجا جۆزرایەوە بۆ ناو شارەکان. لە ناو شارەکانە ئەو کاتانە لەبەر ئەوەی کە چۆنەڵی ئێستا وەکو نادی هەیە یا خویانەکان هەیە لەو کاتانێ ئەو شوێنانە نەبووە. پێویست بەوەی کردووەکەوا شەوان دابنیشن لە کاتی داخوازیکردن یاخو بە تایبەتی لە خەتەنەکردنی مناڵەکانە، ینی ناونێلانی منداڵە بەڵێ لە شەوچەرەیە و کاتانە کە دانیشتونە لە ماڵەکانە حەزیان کردووە وەکو چۆنەڵێن بە وشکی نەبێتن، حەزیان کردووە مۆسیقایە گۆرانیە دانیشتنیەک لەبەرەوەی ماوەکەی دانیشتەکانیان زیاتر و خۆشتر ببێ. لەبەرەوە هەرساون لە تەکیەکان و جێزراوەتەوە بۆ ناو ماڵەکان. ئەوانی کە زیاتر لەو کاتانەشە کە وەکو دەوڵەمەندتر بوونە ئیمکانێتیان باش بووە توانیوانە خەڵک داوت بکەن و خواردن و خواردنەوە شتیوا بکەن لەبەر ئەوە لەوانی گوێزراوەتەوە بۆ ناو ماڵەکان. اینجا هەڵساون بە بانکردنی گۆرانی بێژ و مۆسیقی و لە ناو ماڵەکانە دەستیان پێ کردووە. بەڕاستی ئەوش وەکو چۆنەڵێن کارێکی تاڕادەیەک جوان بووە بۆ لەبەرەوەی کۆمەڵێک گۆرانی بێژ لەو سەردەمانیە دەرکەوتونە. لەبەرەوە وەکووتمان نادیەک یا شوێنێک یا تیپێکی مۆسیقای وان نەبووە کە بچن توانای خۆیانی تیا دەربخەن. لەبەرەوە دەرکەوتنی ئەو هونەرمەندانە لەو کاتانەیە زیاتر لەو دانیشتنی شەوانەیە بووە. بەڵام دوایەوەی کە لە لادیەکانەوە یاخ لە تەکیە و دیوەخانەکانەوە هاتە ناو شارەکان بە تایبەتی ئێمە ئەگەر باسی شوێنەکانی تری کوردستان بکەین بە دانیشتن و گەعدە و شتیوان ناوبراوە. بەڵام ئەگەر باسی کەرکووک بکەین لە کەرکووکە زیاتر وەکو لە شوێنە بە ناوی تورکمانیەکەوە ناونراوە کە پێ وتراوە ئەگلەنجە. ئەوە لەنجەیە شار عینەن ئەو دانیشتنانە بووە بە شێوەیەکی تر با بڵێن زیاتر وەکو ئەوش بە بۆنەوە بووە. ئەوەی من لە بیرمە لە بیدایی شەستەکان باوک سڵاح داودە و سڵاح داودە خۆ عافیان کە شەوک چرێشیان کە عینەن لەم جۆرە باوکم بوو ئاسکە زێڕی نابوو لەگەڵ گۆرانوتنەکەی هەڵیانە پەڕان
بە نوک پەنجەی پای لەگەڵ یقعەکە لەگەڵ تومەکەیە کە لێدا و ئاسکەیە شەڵە پەڕی ئاسکە زێڕینە بە پارچەیەدار بوو هەموو موری و لیرە و ئەمانە بە ملێەوە بوو زڕێە هات ئەجا لەگەڵ لە جیاتی دەف سنجارێکە کە ئەو نە دم لەوێ پەنجەی وا لەگەڵ خش یقاعێدا تێگەی ئەوە ئاسکە زێرینەوە یعنی ئەوە لەبیرمە من باوک سڵحدادە و سڵحدادە و کاک ئەحمەد چاوش ئەمانە هەمووی لەنا ئەو کۆڕەیە بوون دوایی لە ماڵ شێخ فازڵ چەند دانیشتنێکراوە هەر عینین گۆرانی بێژەکان باوکم و ڕەشێکی ڕۆزا و کێوشێ هاتوونە یان ئەم دیاردیار هەبووە ناو کورد زۆر بووە ئەو کاتە تێکەڵاوەیەکی زۆر هەبوو یعنی ئەوە نەوە بڵێ ئەمە کووردە ئەمە تورکمانە ژن و ژنخوازە بوو هاتشۆیەکی زۆر هەبوو علااقاتێکی بەقەوەتە بوو لە بینمانە من برادەرەکانی باوکم هەموو تورکمان بوونە هاتن باوک مەڕۆی هەتا جارێ ناو کوردەکان گۆرانی بدە دەجە ناو تورکمانەکان ئەچوو بۆ ئەوە گلەنجە و دانیشتنانە بە کوردی مەقامە کوردیەکانیەوت ئەڵاویسیەوت بە زمان ماچۆ و هەورامی یعنی بەعکسەوە زۆر تێکەڵیەکی بەقەوەتە بوو لەبەر ئەوە کەس فەرقی نابینی ئەو کات ئەوگە ئێستاشێ ژن و ژنخوازەکە زۆر بەقەوە ئێستادا چۆنە ئەو لەری دەکرد وەڵی هەرماوە من خۆم دەیان شەو لەگەڵ شاب قەسابە لەگەڵ ئیسماعیل تەرزیە شەومان کردووە ئێستش لە هێزار هە بەردەوامی لەم ئەگلەنجە و شتانە ئەم کۆڵانانەی کەرکووک لەگەڵ کۆنی خۆیان پڕپڕن لە یادەوەری جوان پڕپڕن لەو شەوانەی وەک هونەرمەند شکرخەیات دەڵێ لێرە شەوانیان بە ڕۆژ دەستپارد و ئەو شەوانە پڕبوون لە ئەگلەنجە پڕبوون لە گۆرانی پڕبوون لەو کۆڕانەی کە ئەگەر کەسێک لەوێ بواە بەدەم هونەری جوان و بەدەم هونەری ڕەسەنەوە مەست دەبوو باش شکرخەیات بەشێکی تر لەو یادەوەریانەمان بۆ باس کات کە مۆرکی جوانی کوردەواری و تێکەڵاوبوونیان لەگەڵی هونەری تورکمان بەشێکی تر بوو لە جوانی ئێرە خۆی ئێمە کە دەستمان کرد بە گۆرانی من و سلاح داودەی ڕەحمەتی سەرەتامان لە شۆرجەوە دەستمان پێکرد بەڵام ئێمە ئەم کۆڵانانە پڕە لە یادەوەری و مەقام و گۆرانی من و سلاح داودەی ڕەحمەتی و چەند جارێک شەوانە ئێمە لەم ماڵانە ئەگلەنجەمان کردووە یادەوەریمان یەکجا زۆرە لەم کۆڵانانە لەم ئەم کۆڵانانە بڵێن هین 50 ساڵ و 100 ساڵ نییە تقریبا گەڕێتەوە بۆ 250 ساڵ 300 ساڵ پێش ئیستا ئەمانە کاتی خۆی جوولەکەی لێدانیشتووە جوولەکانی لێدانیشتووە ئەمە بە ناوبانگ بە محەلەی جوولەکان ناسراوە ئەم کۆڵانانە باوەڕت بێ یادەوەری ماڵەکانم لە بیر نەماوە ئەوە نەکۆنە من لە 57 و 56 و لەو کاتی پەنجاکانە لێرە بوومە من ئەوەنم ئاساد بەسەرمە هاتووە هەمووی لە یادم چووەتەوە ئەو ماڵەکانە بەڵام ئەغلب ماڵی تیا ئێمە ئەگلەنجە و دانیشتمان تیا کردووە کاتی خۆی هونەرمەندان هەمویان هین هەر چوار پارچەی کوردستان تێکڵاویان هەبوو من زۆر لەگەڵ هەر چوار پارچەی کوردستانە بیستیفاڵی مقاماتم وتووە کاکە لەگەڵ هەر چوار پارچەی کوردستانە ئێران تورکیا سووریا عێراق لەگەڵ هەمویانە حەمەجەزا بە ڕەحمەت بێت چەند جارێک لەگەڵ ناسری ڕەزازیە لەگەڵ خەلیلوەندیە لەگەڵ کوڕەکان ماملیە لەگەڵ ئەم گۆرانی بێژە کۆنانە مامۆسا عەلی مەردانە سلاح داوودا حوسێن عەلی ئەمانە لەگەڵ ئەمانە من چەند ساڵە پێکەوە هونەریمان مقام و هینمان ئەنجام داوە
ئەگەر باس لەو یادەوەریانە بکەین من وەکو تەمەنی خۆم کە تەمەنێکم کردووە ئێستا ڕەنگە تەمەنم لە 6 ساڵ بەرەو سەرەوە بێ دوو جۆر دانیشتن نەبوو لە شاری کەرکووک زیاتر بۆ یادی لەدایک بوون و یادی ژنیێنان و ئاو شتانە لە ماڵە کوردەکان و لەو ماڵانشی کە هونەرمەندە تورکمانەکانیان بانگێشە کرد ینی ئەوە پیانەوت ئەگلەنجە ئەو هونەرمەندانی کە لەو ماڵانە دانیشتن ئەگەر باس لە ماڵە کوردەکان بکەین من وەک سەردەمی خۆم ئەوەی کەبیرم بێ هونەرمەندی خوارێ خۆش بوو حوسێن عەلی و هەروەها کاک شکور خەیات و کاک ساویر کوردستانی و کاک حەمەد درێژ و چەندینی چن ئەمانە زیاتر بەشداری ئاهەنگی ماڵە کوردەکانیانە کرد ئەو دەمەی ئەگەر من بیرشم بێ کاک ئەحمەد داودە بە ڕەحمەت بێ کە حەز باڵبانێکی زۆر باش بوو ئەو بەشداری ئەکرد لەگەڵ ئەو هونەرمەندانە بە بەکرە شریتەکانیان تۆمارە کرد دواتر کە تۆماریانە کرد و چەند ڕۆژێکی نابێت دەکەوتە بازار خەڵک ئەیکڕی بەنیسبەت ئەگلەنجەوە کاروەکو باسم کرد هونەرمەندە تورکمانەکان زیاتر کۆ ئەبوونەوە لەو ئەگلەنجە عادەتەن لە گۆرانی بێژێکەوە تا 4 گۆرانی بێژ لەو ئەگلەنجەیەدا ئەنیشت یەک دوو عازفە هات یا کەمانچێ بوو یا عودێک و لەگەڵ زەربێکە لەگەڵی قاعێکە دەستیانە کرد زۆر خۆش بوو ینی بەڕاستی ئەو دانیشتنی ئەگلەنجەیە زۆر خۆش بوو بەداخەوە ئەنی زۆربەی ئەو دانیشتنی ئەگلەنجانە هەمووی مەی خواردنی تیا بوو ئاوا بۆ ئەو کاتەکە مەیان نەخواردایەتەوە نەیانتوانی گۆرانی بڵێن مەسەلەن گۆرانی بێژێک کە سەرەتا دەستی پێ کرد ئەوایە مەقامی بووتایە ناکرایەک سەر بەبەستەیە دەستی پێ بکردایە دەستیە کرد بە مەقامەیە مەقامەکەی تەواوە کرد دواتر شتێکی ترێ پێڵەن قۆریاتی لەگەڵاوت یەک دوو قۆریاتی ئەوت و ئەچۆ ناو بەستەکە ئەچۆ ناو بەستەکە یەک دوو کۆپلێوت جاریشتر ئەگەڕایەوە بۆ قۆریات کە ئەگەڕایەوە بۆ قۆریات تەبێ ئەو گۆرانی بێژانن کە دانیشتونە بەرامبەر و گۆرانی بێژەی کە گۆرانی ئەڵێ بۆ نمونە مەسەلەن قۆریاتێکی لەسەر شاخەوت کە قۆریاتەکەی تەواوە کرد ئەوایە ئەوەی بەرامبەری کە وەڵامی ئەدایەوە ئەوایە ئەویش هەر بە قۆریاتی لەسەر شاخ وەڵامی ئەوی بدایەتەوە ینی وەکو هین وابوو منافەسە وابوو من ناتوانم داوای لێبوردنەکەم ڕەنگە نتوانم قۆریات هەر شێوازێکە لەو مەقامە دەرەچێت مەسەلەن مەقامێکی بەیاتە خوێنێ قۆریاتێک بەڵام عادەتەن بە دەنجی بەرز عادەتەن ئەو قۆریاتە بە دەنجی بەرزەوترێ جا ئەوە زۆر سەیرە وەکو منافەسێکی بینی ئەو دوو گۆرانی بێژەوایە ئەو لەسەر شاخی بڵێ ئەمیشە سەر شاخی لە لەسەر خۆشەویستەکەی بڵێ ئەویشە سەر خۆشەویستەکەی ئاوا بەردەوام بن و دواتر یەکەن بە بەستە ئەگلەنجە یعنی وەختێکی خۆش ڕابواردن ئەم ئەگلەنجەیە لە کەرکووکە هەبووە و بە تایبەت لە ناو بەلا تورکمانەکانمان هەبووە ئەمە چییە مەسەلەن یەکێک شایەکە کە بۆ کوڕی بۆ بەلای بۆ کەسێکی تێگەیشتی هەڵەسێ تەکلیف لە گۆرانی بێژەکانە کات و مەقام بێژەکانی ئەو کاتین لەناو کەرکووکە مەسەلەن خۆی نایناسێت تەکلیفێکی ترەکە ئەوانەتینە ئەو شەوە لەو ماڵە هەمووی کۆبنەوە کە کۆبنەوە دەسەکەنە گۆرانی و لەگەڵ قۆریاتە لە ناو ملەتی تورکمان هونەرێکەیە پێلێن قۆریات وەکو مەقام نییە بەس تەقریبا ڕوحی مەقامەوە لیان کردووە قۆریات ئەلەوێ ئەو شەوە هەموو لەوێ دانیشتن گۆرانی و بەستە و قۆریات و مەقام و بە هەموو جۆرەکەیان وت هەم بە کوردی هەم بە تورکمانی تاک ئەگەر ئەکێک لەوانە گۆرانی بێژەکان عەقڵی بیان نەختی عەرەبی بوو تایە عەرەبی نەبوو ئەمە ئەگلەنجەیە مەسەلەن یەکێک بۆ کوڕەکەی خەتەناکە یان سونەت ئێمە پێڵێن سونەت خەتەناکات عینی ئاوا شتێکی ئاوای گڕەدا بۆ ناولێنان بڵێن ئەمانە لیان ئەمجا لەو بوارێ لە پەنجاکانەوە لە ناهێتی سلەکانەوە زۆر کەس دەرکەوت لە ئاستی ئەگلەنجەیە مەسەلەن ڕەشید چولای بەزای پێلێن مستەفا قەڵایی
محمد جلبوي عزت النعمت سما بربر إبراهيم يابيك أبو محمد زامتي أمانا لو فتريا أم أقلنزانيان قرده وبا كرديش قولانيا نوت لأن أقلنزكار عيني خويان رسول كل رزا مثلا زوري وتوا آغا واغاي وتوا كولندي وتوا تيجيشتي أي خدا لما قربانا مثلا قولانيا تيان وتوا تيجيشتي فلقل أوشا لأنه كي لا يخوما لكردوالي كأبو مثلا باوك كاك عمر كحمد ريجو درسي كي بالله بولم أقلنزو قولاني مقاماته بقولياته دواء اوات لما الله كان هندي لما الله كرد كانش ايان كرت مثلا بو نمونه رشي كل رزا زور طالبانه كان مراقبا تيجيشتي حتىكو لبنزو حوت شيرتي شدر كلو من يدانشتوما تيجيشتي لبنزو حوت اما انا هبو امزا بين السرقه زي قوليات كنت هنالك تابع بخوانا او قوليات انواعها يا مخالف بشيري بلي حسني امانيان هبوا مثلا كرديان هبوا انواع القولات ينهبوا ايامت لو حفلوا لو دانشتنا فزوجتي شي خوش ونايا بو طبعا اشتياو هاي خوارنا وابو تيجيشتي ابو بقولاني وبس تو سبلا رزان وسما كردن يكبو زوجتي شي خوش يعني براستي اقلنزا تامي شي خويا دواي ويك امانه نمان او منجو عليك واحد حساب متكرت هابو كريم هاتنا وجودوا كريم كوابلين شو كريم هاباش دولي شي بالاي هبو وهتاكو هابا ما بو لك الكوك اقلنزا زور باوي هبو زور بنوعك يعني لوين هبو خوي ام مقامانك چەند مقامێک لە گەرمیانە وتراوە یان بلێ لە شاری کەرکووکە وتراوە بۆ نمونە مقامی ئەڵاوەسیە مقامی قەتار و خاوکەرە مقامی نهاوەندە هەماوێنە حیجازە حجازکارە سێگایە چوارگایە بۆ نمونەی سێکی لە مقامەکان ئەمە نمونەیەکە لەو مقامانە مقامی سێگایە من ئەیرێم رفيقان مكان قرين كوقت زارية رفيقان مكان قرين كوقت زارية كتقصير مكان لقريان كتقصير مكان لقريان شي ولم يجاري جاوتمان ئەو بابەتانی کە لەوانەیە هیم بوو حتمما لە شەوانیشا کە لە لادیەکانی خۆشمانە ئەو شتانە هەر هەیە کە کاڵەمستێ و یاریکردنی تر کراوە بەڵام لە شارەکانە ئەگەرسی بکەین سین و زەرف هەیە وەکو کەرکووکی خۆمان کولتۆریشی تیا هەیە کە پێی دەڵێن سین و زەرف لە شەوانی سین و زەرفەکانیشا لەوانەشە عینەن هونەرمەند زیاتر توانیوێتی توانای خۆی دەربڕێ بە تایبەتی لەو کاتانەشا کە بنەماڵی داودیەکان وەکو سڵاح داودە و فایق داودە و ئەو کەسانی کە زیاتر پەیوەندیان بە زیاتر بابەتی کولتوریان پێشکەشەکرد بە دەهۆڵ و زۆرنا و باڵەبان و شتیواوە پێشکەشەکرا بەڵام ئێستاکە وەکو پێشکەوتنی باوڵی تەقەنیات و پێشکەوتنی ئەو بە ئامێری مۆسیقا ئێستا کەسێکی ئۆرگدانێ یاخو بابەتی پێشکەوتوتردانێن بەڵام ئەو کاتانە من پێت بڵێم لە کاتی ڕەمەزانەکان بەوە خۆش بوو کە دەهۆڵ و زۆرناکان شوێن بە شوێن ئەسوورانەوە و زیاتر لە شوێنی تایبەتی هەبوو کە شەوانی ڕەمەزان خەڵک لێ کۆ بووەوە بۆ پێشکەشکردنی بابەتی هونەری و بۆ سین و زەرف و بە شەو بردنە سەر. لبا
بربایانا در بشارن کانا ملگن لبربایانا در بشارن کانا ملگن آموزا تو بال برزی آموزا تو بخم فرزی آموزا تو بال برزی خالوزا هر بخم فرزی لە کەرکک سەلاح داودەم دیەوە دانیشتم کردو لەگەری حوسێن علی چەندەها لێرە دانیشتووە لام حەفلەشی کردو لە ئێرانە علی برێن وەک سابیر کوردستانی برین چەند بەکرەی من ئەلێرە لە هەفتا بەسە من لێرە تەزیرم کردووە بیرەوەری تۆ بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە وەڵاهی بیرەوەری من خۆم لە 75ەوە لێرم لە 1970ەوە تۆمارگام هەیە ئیتر لێرانە گۆرانی بۆش زۆر لەگەریا دانیشتومە ئەم کۆنەکان تازەکان برێم وەکو بورهان جەباری وەکو حوسێن قادر وەکو حوسێن چراغە ڕوتەیی ئەمانە من لەگەریا دانیشتم علی هەشە زینی ئەمە هێن هەشتایەکان بەرەو خوارە گشتی کاسێتی چەند کەسیانت لاماوە من کاسێتیان هەمویانم لاماوە ئەی بەنسبەتی حەسەن زیرەکەوە حەسەن زیرەک لەماوە وەڵی حەسەن زیرەک من تقریبا ئێستا 150 کاسێت حەسەن زیرەکم هەیە بەس ئەمەی کەرکوشی وەخت و خۆی هاتووە لە کەرکوو گۆرانی وتووە 53ە 53 گادەی هەیە 53 ئیزاعشی هەیە ئەمە گادەکەی عشق دو شاوی نفسرین من چی زرد بهیا لە پەنجایەکان بەسەرەوە 53 ئەوها لەو دەورە هاتۆتە کەرکوو و ئەم کاسێتەی تەزیل کردووە لە شاری کەرکوو ئەم کاسێتەی تەزیل کردووە زۆر کەزەڵێ 58 نا 58 نییە 53ە لە شاری بۆ نازانی وەڵایی لە مای سابیر چایەکی و ئەوانە تەزیلی کردووە ماڵیان لە شۆڕی جەبوو جە بەشور لە یعنی سابیر چایەکی خۆی زۆری کۆنەکان لەوێ تەزیل کراوە چەند حوسێن عەلەیشی لە ماڵ ئەوان تەزیل کراوە ئەو پیاوە نەماوە بەس کوڕ و تشتی هەیە عینی لەسەر ئەو هەوایە ئەڕۆ ئیسا یەکەم مەسەل بەکرم تەجیل کردەوە سابیر و بڕهان جەباری و ئاسۆتایی لە مدەوەریشەمە ئیساش دەتوانم لیدەم لەو مدەوەرەیە ڕزگارم تەزیل کردو لە ماڵی خۆمان بڕهان جەباری ئەو ڕسمە لە ماڵی خۆمان تەزیلم کردووە ئەوەی لە کاسێ لەو مدەوەرە کێ ماوە ئەوە زۆرم ماوە ئەمە ئیستا ئاسۆتایر بڕهان جەباری لە ماڵی خۆمان تەزیلم کردووە من بۆ خۆم لە برێم لە 79 هەتا ئیستا لەوانەیە 500 حەفلەم تەزیل کرد بێ بەبێکەمە حەزەکە ئەوانە گشتی ناوت بۆ وەک فەرهاد شوانی مەسەلەن وەکو بورهان جەباری ئەوانە هەموو خۆم تەزیلم کرد زۆر ئەمە خۆم تەزیلم کردووە ئەمە خۆم تەزیل کرد ڕزگار دووبزی ئەمە خۆم تەزیلم کردو زۆر مستەفا ڕەوفم تەزیل کردو چەندەها کاسێتی تەزیلم کردو زۆرم تەزیل کردووە ئەمە ئیستا ئەمە ئاسۆتاییرە لەگەر بڕهان جەباریە ئەمە لە 96 کۆنتر لەوە چی کۆنم زۆر لایە هین هەشتایەکانمان لایە
بە زۆری لە کاسێتە. خۆم بە خۆمم کردتر بەرانم کە نامگەن لەبەر بایانە دەربشارم کە نامگەن لەبەر بایانە دەربشارم کە بینەرانی بەڕێز و خۆشەویست کەرکووک و هونەر لێکدا ناڕێن ئەوان بەردەوام ئێستاش ئامێتەی یەکترن بەڵام ئەگلەنجە و مەقامات و قۆریات پێویست بوو کە ئێمە بەسەری بکەینەوە و لەم بەرنامە تایبەتەدا ئاوڕێک لە مێژووی ئەو شارە پڕ لە هونەر و جوانێ بدەینەوە کە عەلی مەردان لێرە مەقامەکانی زیندوو کردەوە و عەلی مەردان لێرەوە وتی کەرکووک شاری کوردانە ئێمەش هونەر و هونەرمەندان لێرەدا بەجێ دێڵین و بە ئومێدی بەردەوامی و دڵخۆشی و هەمیشە ئاهەنگی شەوان و ڕۆژانە بۆ ئەم شارەی کوردستان و بۆ تەواوی کوردستانیان لە هەرجەیەکن ئێوە هەمیشە شاد و کامەران.